مێسی بۆتە هۆکاری ڕزگارکردنی ژیانی ئافرەتێکی بەتەمەنی ئیسرائیلی لە کاتی هێرشەکانی حەماس. Mi hables, le digo, porque yo tu idioma no lo sé, el árabe, y yo el hebreo. لە فیلمێکی دیکۆمنتاریدا کە باز لەو هێرشە چەکداریە دەکات، حەماس کردیە سەر ژمارەیەک شاری ئیسرائیل. ئافرەتێکی تەمەن 90 ساڵانی ئیسرائیلی بیرەوەری ئەو ڕۆژە دەگێڕێتەوە کە چەکدارە فەڵەستینیەکان ماڵ بە ماڵی باشووری ئیسرائیل دەگەڕان. ئافرەتەکان ناوی کۆنیۆیە، دەگێڕێتەوە و دەڵێت دوو چەکداری دەمامکدار هاتنە ماڵەکەم گوتیان تەواوی ماڵباتەکەت لەکوێن. ئافرەتە بە تەمەنەکە دەڵێت بە چەکدارەکانم گوت قسەم لەگەڵ مەکەن لەبەر ئەوەی من زمانەکەتان نازانم، ئێوە عەرەبی قسە دەکەن و منیش کەمێک هیبرو دەزانم. ئافرەتە بە تەمەنەکە درێژە بە قسەکانی دەدات و دەڵێت بە چەکدارەکانم گوت من بە زمانی ئیسپانی ئەرجەنتینی قسە دەکەم. کۆنیۆ دەڵێت چەکدارەکەی حەماس گوتی ئەرجەنتین چییە؟ کۆنیۆی تەمەن 90 ساڵان دەڵێت گفتوگۆکەم گۆڕی و بە ئیسپانی و عیبریەکی تێکەڵ باسم لە ئەفسانەی تۆپی پێی ئەرجەنتینی لیۆ مێسی کرد. ئافرەتە بەتەمەنە ئیسرائیلەکە دەڵێت پرسیارم لە چەکدارەکە کرد، گوتم سێری یاری تۆپی پێ دەکەیت؟ دواتر چەکدارەکە وەڵامی دایەوە و گوتی بەڵێ حەزم بە تۆپی پێ هەیە. ئافرەتەکە دەڵێت گوتم من خەڵکی وڵاتەکەی میسیم. دواتر چەکدارەکە وەڵامی دایەوە و گوتی میسیم خۆش دەوێت. ئافرەتە بەتەمەنەکە دەڵێت دوای ئەو گفتوگۆیە چەکدارەکان ڕسمێکیان لەگەڵ گرتم و ماڵەکەمیان بەجێهێشت.